بەردەوامین یەکێکی تر لە تەوەرەکان طبعاً هەموو تۆرانەی کە هەمانە پەیوەندی بە ژیانی ڕۆژانەی هەر هەمومانەوەیە بەڵام ئەم بابەتانی تر پەیوەندی بەوەیە کە ئەو شتانی کاچێتە مایدەمانەوە لە بابەتی کشت و کاڵدا زۆر جار باسی بەکارهێنانی مادە قڕکەرەکانە کرێ ئێستا وەرزی پێگەشتنی هەندێک لە بەرهەمە کشت و کاڵیەکانە لە نێو خۆماندا کاتێک میوەکان شەوان ئەی خۆینیان بە ڕۆژدا نیشتیان خۆین یەکسەر بیلەوەکەین تۆ بڵێ ئەم بابەتە ماوادی کیمیایی تیا بەکار هات بێ یان نەهات بێ نایزانین ئێمە تەنها بەکاربەرین زۆر جار ئەگەر بمانەوە ئێمە بزانین پسپۆڕان دەڵێن پێویستی بۆی تۆ بیبی بۆ تاقیگەیەک بۆی بزانی بەکارهێنراوە یان بەکارهێنراوە جا خۆ هەموو خێزانێکیش ناچێت بۆ کیلۆیە میوە ئەم بابەتە بکە لەبەرەوە ئەرکی حکوومەت و لایەنی پەیوەندیدار و کەسانی پسپۆڕ و شارەزای هەندێک بابەت ڕوونکردنەوە بین بۆ ئەوەی ئێوەش لێی دڵنیابن ئەمڕۆ میوانێکمان لایە باس لەو بابەتانە کات کە بابەتی مادە قڕکەرەکانن ئەو میوە و سەوزە و خۆراکە کشت و کاڵێنی کە بەرهەم دێن هەر بەڕاستی بۆچی مادەی قڕکەر بەکاردێت تەنها لە پێناو نەهێشتنی هەندێک موتومورووە یان موتومورونە مێرووە مێرو موتومورو شتێکی ترە مێرۆکان یان مێرووی کوشندەیە یان تەنها هەندێک جار چاوچنۆکیی بازرگانیشە بەکاردێت هەمومانە باس دەکەین دکتۆر جەلال حەمە ساڵح پسپۆڕی نەخۆشیە کشت و کاڵەکان و قڕکەرە کیمیاییەکان لە لامانە بۆ وەڵامدانی پرسیارەکان دکتۆر یان بەخێر بێی دکتۆر پێشەوەی باسی مادە قڕکەرەکان بکەین پەین و مادە قڕکەرەکان جیاوازیان جیاوازیەکیانێ چییە جیاوازیەکە جیاوازیەکیان ئەوەیە کە پێین بەکارهێنرێ بۆ ئەوەی ڕێژەی بەرهەم زیادکەین باشە زیادکەین پەینی کیمیاییمان پەینی ئۆرگانیکەیە ئەمان باشە پەینی کیمیاویشەیە ئەمان باش نییە زۆر کیمیایەکە ئەگەر بەکاری بێن ئەبێ لە کاتی خۆیان بێ لەبەر ئەوە ئەکرێ ئێمە کارێک بکەین کە پەینی کیمیایی کەم بەکاربێنی هەموو جوتیارێک ئەتوانێت بۆ خۆی بەس نایکە چۆن نازان لەبەر تەمەڵیە چۆن ئەتوانێت لەبەر تەمەڵیە یا لەبەرەوەی نازانێ ئەینا ئەتوانێت ئەو هەموو گژ و یا و لق و پۆپی درەخت و پاژماوەی ڕۆکەی کە لە شێلگەکایەتی لە باخەکایەتی کۆی کاتەوە چاڵێکی بۆڵکەنێ دوای ئەوە پاش چەند مانگێک طبعا ڕێگای علمی هەیە ئەتوانی بە 2 هەفتە ئەوە لێ گەڕیتەوە و یان چی هەڵە جێڕێتەوە جاروبار ئاوی پێوەکەی دوای ئەوە ڕەژە بێ ئەبێتە پەینێکی جوان هەموو خوێکان زایەکانی دیایە بە ئەو ڕووەکە یعنی ڕیسایکلێکەکەین ڕیسایکلەکەین بۆ ئەو هینانەی کە هەیە بەس بەداخەوە خەڵکێکی زۆر ئەچن ئەزوتێن باشە دکتۆر لە ڕووی زیادکردنی بەرهەمەوە بێکمان ئەزانین هەر بابەتێک کە ئۆرگانی بێک زۆر باشترەوەک لەوەی کە بابەتی کیمیایی ئەوانە بێت لە ڕووی زیادکردنی بەرهەمەوە هەمان ئیشت بۆ کات وەڵا ئەوەی کیمیاوەکە ئێمە بە حەقیقەت بڵێن سەریعترە نەتیجەکەی زوو بە دەرەکەی و لەبەر ئەوەشە جوتیار و کشتیار تەمە 2 مستەڵەحەیە ئەمە لێمان تێک نەچێت جوتیار ئەوەی کە ئیشەکەی کشت و کاڵە بەڵام کشتیار هەندێک کەس هەیە باخی هەیە خانی و پلاسیکی هەیە بەس خۆی زراعی نییە لەبەر ئەوە بۆڵێن کشتیار بەڵێ کشتیار بۆ یەکێکە کشت و کاڵەکە خۆی پسپۆر نییە یا خۆی پیشەکەی ئەوە نییە ئەوە پێڵێن پارەکە بەڵێ بەس ئەوە زۆر جارەکەونە هاڵەوە زۆر جار زەرەی باشی ژەکەن چکە لەی نازانێ ئەیا بە خەڵکێک خەڵکیش گوێ نایەتێ المهم ئەمە بابێنە سەر بابەتە سەرچێکەمان ئەویش ئەوەیە بەکارهێنانی قڕکەرە کیمیاییەکان بۆ ئەوەی ئەو دەردە کشت و کاڵانە ئێمە یا لە نایبە یا کەمیکەینەوە باشە قڕکەرە کیمیاییەکان چیە پێناسێکی سادە و سانە بریتێ لە مادەیە یا چەند مادەیەک تێکەڵاو کراوە بە مەبەستی کەمکردنەوە و قەلاچۆکردنی دەردە کشت و کاڵەکان دەردە کشت و کاڵەکان چییە؟ یا نەخۆشێکی ڕۆکیە بەهۆی بەکتریاوە کەڕووەوە ڤایرۆسەوە ئەمانە یاخود مێروویەکی زیان بەخشە یاخود بژارە گژوگیایە یاخود هینەکانە قرتێنەرەکان وەکو جرج و بشک و ئەوانی تر ئەمانە هەمووی پیانەڵێن دەردە کشت و کاڵەکان لە ناوبەری کیمیاوی یا قڕکەری کیمیاوی بەکارهێنرێ بۆ ئەوەی ئەمانە کەمکەینەوە هەتاوەکو بەروبە کشت و کاڵەکانمان یعنی نەفەوتێ یاخود بڵێن
بپارێزێن کاتۆر مادە قڕکەرەکان ئەمانە زیاتر سوودیان هەیە یان زیانیان هەیە یا بە شێوازێکی تر بێڵەن بۆ نمونە بۆ ئەو دەقەی ئێستا سوودی هەیە کە بۆ نمونە ئەو بەرهەمە تووشی نەخۆشی نابێت وزانم بەرەمێکی باشت پێشکەشەکە بەڵام لە چەند ساڵی دوایی یا چ زیانێکی بێ یاخود ئەو کەسی کە ئەو بەروبووما خواج کاریگەری خڕکەرە کیمیاویەکان یعنی چۆنەڵێی سلاحێکی دووهینە دوو جەمسەرێکی خراپ کە زۆر جار ئەمان زیاترە ممکنە جەمسەرێکی باش ئەویش ئەوەیە بەرهەمی ئەو کشتیارە ئەو جوتیارە زیاد بێ بەڵام ئێمە ئەو کەسە بیر لەوە ناکاتەوە ئەمە ئایا لە داهاتووە چ کاریگەرێکی خراپی هەیە لەسەر تەندروستی بەکارهێنەر من و تۆ ئەی باشە تۆرەگە بەکاری دێنێ چی بکاوە بەرەمەکەش بەدائیل هەیە ئەو قسەیە زۆر جوان ینی با قسەی بەدائیل هەیە بەدیلەکە شێلەوانە وەلو جوتیار نایکە ئەمریکا ئیسرائیلم نایکە باشە ئەوش ئەوەیە ئەو پاژماوەیی کە ماوەتەوە لە کێڵگەکەیە یا ئەوەی بەدارەکە مەسەن بەرە تووشی کرمێک بووە هەبێ ئەوانە هەموو لێ کاتەوە کوی کاتەوە لە ناوی بەرێ ئەو لە قانەی کە توش بووە بەردەوام بەڵێ ئەبێ دائم خەریکی خزمەتکردنی و پاک و تەمیزکردنی بێ ڕاست بە زمانی عیلمی پیانە سەنیتەری تولز ینی ڕێگای پاک و تەمیزی تەندروستی ئەبێ دائمە ئێمە ئەو باخەمان ئەو چێڵگەیەمان ئەو خانۆ پلاستیکەمان پاکەینەوە پاژماوەی ڕوویکی تیان نەبێ ینی ئەگەر ئەمە بخۆی ئەمە ڕێگەیەکی زۆر بەقوتە ڕاست باشە هەندێک جار لە سەرەتایە ئەگەر ئەو نەخۆشیە یا ئەو ئافەیە چەند نەباتێک چەند دارێک فریایکەوی من نمونەیەکتان بۆ هێنمەوە ئێمە لە کۆلیجی کشتتوکاڵ خانوویەکی پلاستیکی گەورەمان هەبوو کردویان بە خەیار باش ئەوەی کە بەرپرسیارە لەوە وتی وەڵا دکتۆر جەلال نەخۆشیە دەرکەوتووە ئەگەر بێ سەریکەی کە سێرم کرد وتم کاکە ئەمە ئەگەر تااقەتە ئێوتی ئارەوەڵا وت بوارە ئەم گەڵانەی توش بووە وابزانم بە ژمارە بیرم ماوە 25 گەڵا بوو باش لێمان کردەوە لە ناومان بر وتم ئیتر ئەمە نە دەرمانی ئێوە نایچ هەر بۆ ئیجرا بەسیتە ئەخوانی ساعتمان پێ نەچوو 20 دقیقەمان پێچوو باشە ئەمە نەخۆشە پێڵێن ئەنفراگنۆز نەخۆشەکە لە خەیارەیە دوای بەرهەمێکی جوان بێ دەرمان بێ ئەین ئەجاوتم سەماجش بەکارمێنن واللهی ئەوەنە تامێکی خۆشیە بۆ ئەو خەیارە زۆر لە ڕووی تەندروستی زۆر باش لەبێ باشە دکتۆر ئەگەر ینی چاوە لێ بە ئیجراکی بەسیط ڕاست چارەکە سەعاتێک 20 دقیقە ئەچیتە ناو بەس ئەبێ شارەزایی هەبێ ئەبێ بزانی بەس ئەو گەڵانەی توش بوو لێمان کردەوە لە دەرەوە لە ناومان برد دکتۆر ئەگەر جوتیار ناچار بێت لەوەی کە ئەم مادە قڕکەرانە بەکاربێنێت چەندە گرنگە بە شێوازێکی زانستی بە ڕێژەیەکی کەم بەکاریان بێنێت بۆی کە زەرروزیانی نەبێ بۆ بەرهەمە کشت و کاڵی دواتر کە ئێمە بەکارێنین خۆی ڕاستی دەوێ قڕکەری کیمیاکان دوو گروپن گروپێکیان ئیژەکەن ڕاستەوخۆ بە بەرلێکەوتن یعنی ئەبێ ئەو قڕکەرە بکەوێتە سەر ئافەکەەوە ئەیکوژێ هەندێکی تریشان پیانەڵێن سیستەمیک ئەمانە ئەچێتە ناو بەروبوومە کشت و کاڵێکان ئەچێتە ناو بەرەکەەوە ئەچێتە ناو گەڵاکانەوە ئەچێتە ناو قەدەکەیەوە جاری وایە حتا تا ڕەگ ئەڕوە پێڵێن سیستەمیک پێستیساید یعنی ئەوانەی بەعەربی پێیان جیهازی بە کوردی نازانم چی بڵێن یعنی ئەچێتە ناو ئەمان خەتەرە بە تایبەتی بۆ سەوزە بۆ سەوزە خەیار و تەماتە و باینجان ویبەر ئەمانە ڕۆژانە دوسێ ڕۆژ جارێک جوتیا عیباتە بازار ئەوە دکتۆر خوا باس لەبەر ئەوە ئەمە خەتەرە سیستەمیک باسی خیارت کرد بۆچی هەندێک خیار هەیە هەر بەڕاستی ئەڵەی تامی لاستیکە و ینی خیاری کوردی خۆشمان هەر لێرە قاژی کەم بۆ نەیە بۆ نوکەترە وانە ئەو پەیوەندی بە بەکارێنانی ئەو مادە قڕی پەیوەندی بە زۆر شتەوە یەکەم لە ڕووی جنەتیکەوە یعنی بۆ ماوەیەوە ئەو خیارە بەڕێگای تایبەت ئینتاج کراوە شەریکات عادەتەن ئینتاجیەکەن لە ڕوویەکی تریشەوە ئەوەی کە باسمان کرد ئەوەنە لە ناوبەرە قڕکەری کیمیاکان بەکارێنن تامبوونی زۆر خراپە بێت ئەمە بۆ زۆر ڕاست باوەڕت بێت جارێکیان برادەرێک ناوی ناهێنم 50 خانووی پلاستیکی هەیە لەو تاسوولجەیە باش وتی دکتۆر جەلال مەمنون دەم ئەگەر بێ سێرە بکەین وتم جارە پێشەوەی بچین سەیری خانووەکان بکەین
بزانم کۆگاکە چیتیایە باش کە سێرەکەم کاک ئاری باوەڕت بێ ئەم هەموو دەرمانە ئەم هەموو پەینە کیمیاویە یعنی ژماردەم 30 نوعی دانا 14 جۆر سەمات پەینی کیمیاوی 16 جۆر قڕکەری کیمیاوی خۆی دوای لەو بەرهەما خوات ئیتر کە ئەچویتە ناو بهینەکەوە بۆنی ئەو دەشت و دەرە هەر هەمووی مەوادی کیمیاوی لەو لاوە چەند ریزێک مێوی کردبوو گەڵاکانی هەر زەرد بوو ڕاست دوای وتم کاکە ئەمە چێ ئیشرافی ئەمەی ناکە جاو برادەر کشتیارە باش ئیشی زراعە نییە جوتیار نییە ئەلمۆی وتی وڵا کابراکی مسریە بان وتم چیەتی ئەم خەیارانەوە تو ئەم هەموو دەرمانە وتی ئەوتم دەبڕۆ لە هەر نەخۆشیە کە تۆ ئەڵێ بۆم بێنە بۆی بزانم کامەیە وەڵا بۆی هێناوتم بابە ئەمانە هیچی ئەوە نییە دایوتم تۆ چی تاوا کردووە وەڵا نەخوێنەوارم ئەی باشە ئەوتم ئەی چۆن دەخۆتەوە ئەمانەکەی ئیشرافی ئەمانەکە هیچیش لێ نازانی دەم کاک فڵان کەس ئەمە تۆ پارە لە زیە مانگی ملیۆنێکی هەیە ئەوە تا خەیارەکان بە زمانیانی هاوارکەن وتم وازی لێ بێنە هیچ قڕکەرێکی پێوە مەکە من ئەگەر زەرەکە من بۆ دەژمێرم مانگێکی پێچ و تەلەفۆنی بۆ کردم وتی دکتۆر جەلال ماڵە ئەوا بێ ئێستا خەیارەکان جوان پاک و تەمیز وتم هیچی پێوە مەکە کاکە وەڵا نەخۆشی پێوە نییە باشە دکتۆر ئەو جۆرە خەیارانەی کە بۆ نمونە ئەوەی کە خۆت باست لێوە کرد کە ئەم هەموو سەمادەی کیمیایی و مادە قڕکەر و ئەم بابەتانی بۆ بەکارهێنرا بێت بۆ خواردن گونجاون یاخود ئەگەر من بیخۆم گەر کەسێک بیخوا بەشتنەوەی زۆر ئەگەر ئەوەی هەیە ئەو بابەتە کیمیایانی تیانەمێنێ یاخود چۆتە ناو پێکاتی ئەم خەیارە ئەبەدەن گونجاونیە بۆین بە هیچ شێوەیە هەرگیز گونجاونیە هەرگیز گونجاونیە ڕاست المهم ئێمە وتمان دوو جۆرە قڕکارەکان ئەوەی بای کۆنتاکت ئەوەش سیستمیک ئەوەی بە بەرلێکەوتن ئەوەی کە جیهازیە چێتە ناوینەکەەوە تامان گروپی دووەم زۆر خراپە بە تایبەتی لە کاتێکا کە بەروبووم هەبێ سەوزەکانە خەیار و تەماتە و باینجان و ئۆمانە یا میوە جارە ئەسڵەن مەمنوعە لە کاتی بەرە تۆ دەرمانی پێوەکەی چونکە ئەکید پێوەیە مێنێ بۆ جای پرسیارەکەت بەڕاستی بە هیچ شێوەیەک بە کەڵکی ئیندایە ئەنجا بڵێ چی ئەکا لە ئینسان کۆمەڵێ نەخۆشی هەیە لە مرۆڤە بەهۆی بەکارهێنانی کیمیایەکە وەڵاهی کاریگەری هەیە لەسەر هەموو ئەندامەکانی لەش هەموو ئۆرگانەکانی لەش کۆ ئەندامی هەرس کۆ ئەندامی هەناسە کۆ ئەندامی زاوزێ کۆ ئەندامی دەمار شێرپەنجە مایتۆکۆندریا ڕژێنەکان یعنی ئەگەر باسی کەم بۆ خۆی ئەوە ئەمە ئەم هەموو نەخۆشە تۆ یەک دەرزەنە باس کرد دەرزەنێکە باس وایە دڵنیام لە دەرزەن زیاترە خەڵک چۆن بزانێت چۆن دڵنیابن لە میوەی نازانێت مشکلە ئەوەیە ئێمە ئێستا ئەگەرانی میوە دەلالەتە لەوەی کە بتوانێت میوەیەکی ئۆرگانی بخوا یعنی سروشتی بخوا و مەوادی کیمیایی بەکار زەحمەتە هەر زەحمەتە ئەوەی کە لە دەرەوە هاوردەیەکەین عینیشە تەرپێوەیەتی ئێستا ئێمە چی بکەین چی بکەین وەڵاهی بێخۆان بێنە دەر دەست خەدەر هەندێکیان پێشەوەی ئەو بەروو بچێتە بازار ئەم ئیجراعاتانە ئەبێ بکرێن یەکەم تا بتوانین قڕکەرە کیمیاکانی ئەوەی لە گروپی سیستمیک بەکارنێن باش ئەگەر بەکاریشمان هێنا زۆر لە سەرەتای وەرزاوێ کە ئێستا نەگەڵا هەیە نەگۆڵ هەیە نەبەرێ ئەبێ ئێمە پێش ئەوە بەکاری بێنین ئەویش بۆ هینی خۆی دووهەم دڵنیابین لە دەردە کشتتوکالەکەمان یعنی کەواتە تەشخیص دیاریکردنی دەردەکە ئەبێ معلوم بێ کاک ئاریجاری وا هەیە جوتیارێک ئەچێتە لای دوکاندارێک قڕکەری کیمیایی فرۆشێ ئەڵێ وەڵا من زۆر جار دانیشتم لا و برادەرانە ئەڵێ وەڵا هینم هەیە و گەڵاکانی زەرد بووام ئەڵێ ئەم دەرمانە دێمە پێوەی کە بەشکم باش بێ ئیتر خۆ نازانێت چییە ئەو گەڵایە بۆ زەرد بووە ملیۆنێشت هەیە ئەبێتەوەی زەربوونی گەڵاکە خۆ ئەم نەچووە دەست نیشانی بکا بزانێت چییە ئەی کڕێ پێوەیەکە یعنی یەکەم جارە هین نابێ یعنی دەردەکەی لە حل نابێ مشکلەکەی حل نابێ دووهەمیش بەڕاستی پارە سەر بەکە ئەنجا
یەکێ لە ئیجراءەکان کە ئەوەیە پێش ئەوەی کە ئەم بەرەو بچێتە بازار فترەی ئەمان هەیە یعنی بۆ نمونە هەندێک دەرمان هەیە بەلایەنی کەمە بێ هەفتەیەک تۆ بەروبمەکان نەبیتە بازار تا تشتی خۆر و هۆکارە ژینگەیەکان کاریگەری لەسەر بێ شی بێتەوە ئەو مادەکیمیای شی بێتەوە پێڵم فترەی ئەمان یا فترەی دڵنیابوون لەوەی کە کەمترین ڕێژەی قەرکەری کیمیایی پێوەیە گوێنێ ڕاستی هاوڵاتی مافی خۆیەتی دکتۆر کە بە تایبەتی سەوزە قساکەم بە تایبەتی سەوزە خەیار ئەمڕۆ دەرمانی پێوەکە بۆ دوو بەیانی خەیارەکە لە بازارێ من و تۆ ئەچین ئەیکڕین ئەیشی خۆی زۆر بێ ئومێد بووین دکتۆر وڵی من کێشە من باوەڕ کە خۆم کێشەم لەگەڵ خواردنی بەرەبوومی ناو خانی پلاستیکیشە ئێستا لە ناو خانی پلاستیکیش بە قسە جەنابەت قڕکەری کیمیاییش بەکار ینی دوو جار مەترسیەکە زیای کرد یعنی لیژنە هەیە دکتۆرۆک و دوا پرسیار لیژنە هەیە بۆ گەڕان بەسەر ئەو بیتە پلاستیکیان نیمان مەگەر هەندێک برادری ئەندازیاری کشت و کاڵی ئیشرافەکە خۆ من هەندێکە ناسم و ئەمانە زۆر جار ئینمان کردووە خولی ڕاهێنانمان کردووە بۆیان فێرمان کردووە من لەوانەیە 20 تا 30 خول بەشدار بووم کە ئاوای بەکاری بێنن ئاوای ڕێنمایی خەڵکەن شەر نییە هەموو شتێک هەر بە قەرکەری کیمیاوی حەل ببێ بەدائیلی تر زۆرە من لە 35 ساڵی ئێستا خانەنشینم لە ماوەی ئەم 35 ساڵیە تۆژینەوەکانی خۆم و تەلەبەکانیشم ئەوەمان بەکارێنان کە قەرکەری کیمیایی بەکارنێنین ڕێگای بایۆلۆجی ڕێگای ئێستا ڕێگایەکەیە ئەوە من بۆ خۆم لە دکتۆراکەمە ئەوم بەکارێنا ئەویش ئەوەیە ئەم ژینگەی کوردستانی ئێمە پڕێتی لە چی لە ڕۆکی خۆڕسک ڕاست ئەوانە بێنین بە شێوەیازێک ئامادەیکەن و لە جادی قەرکەری کیمیایی دەستەکە لەوانە مەسانە بۆ بن من بەکارم هێنا خۆشم و تەلەبەکانی ماجستێریش زۆرناتک لە دوای گەنم کە کۆکرێتەوە ئەم ڕۆکە دەرەچێت ڕاست مادەیەکی تایە پێڵن هایپەریسی ئیتر ئەم مادەیە زۆر فعالە دژی زۆرێک لە نەخۆشیەکان ئەکرێ ئەمە بەدایلە بەدیلە وە دەستەکانە خۆش پسپۆری نەخۆشیەکانی با بڵێن کشت و کاڵەکان و واروها قەرکەرە کیمیاکان زۆر زۆر سپاس سپاس بۆ زانیاریەکانی بەڕێز دکتۆر گیامان زۆر باسی گەر بەڵام ئینشاڵڵا دەرفەتی ترمانە بێت پێشمان بە جەنابتە بێتەوە لێرە ڕوویدەممان ئاراستەی لیژنەکانی قایمقامێت حکوومەت لایەنی پەیوەندیدار ئەوەیە کە دەستیان خۆش بێ بەڕاستی کۆنتترۆلی بازاڕیان کردووە بەڵام با دەست برن بۆ بینە قاقاکە ئەوەی کە دکتۆر باسی کرد ئەگەر لیژنە نیە گەر ئێمە ئاگدارینین هیوادارین لیژنەیەکی کشت و کاڵی باش دروست بێت بۆ ئەوی ئەو شوێنانی کە بەرهەمی کشت و کاڵی بەرەم دێنن لەو مادەم بەترسیدارانە ئاگدار بکرێتەوە دەستە خۆش بێ بەڵێ وتم لە پارێزگا دایرەیەک هەبێ ئەوش دایرەی یاخود نووسنگەی ڕێنمایەکان ڕێنمایی کشت و کاڵی خۆ هەمانە ڕێنمایی تەندروستی کاڵیمان هەیە ڕێنمایی ژینگەی ڕێنمایی گەشت و گوزار ڕێنمایی هەموو ئەنجا ئەم دائیرەیە ئیتیسالەکە بە دائیرەکانەوە ئەوش ئەوەیە ئەڵێ ئەبێ بەردەوامی ڕێنمایی لە تەلەڤیزۆنەکان یێتە لای ئێوە بەبێ پارە بێ مقابل ئەم ڕێنمایانە بڵاوکەنەوە هەموو تەلەڤیزۆنەکە داوای پارە ناوێت ڕێنمایی گەشت و گوزار خەڵکێکی زۆر یا نازانێ یا جارێ گوێ نایە ڕاستە هەبێ غەراما بێ خەڵک گوێ نابێ زۆر ڕاستە بێ لە ڕێگەی یاسا ئەو پاداشتی ڕاست دەستە خۆش بێت دووبارە دکتۆریان سپاس بۆ بەڕێزە سپاس بۆ بینەرە خۆشەویستەکانیش کە تا ئێستا بینەرمان بوون بە هیوای ڕۆژێکی خۆش بۆ ملایەکتە بە هیوای ڕۆژێکی خۆش بۆ ملایەکتە